بیرکاری بۆ پۆلی هەفتەمەی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان گەیشتمە لاپەڕە 19. پرسیاری 49 دەربارەی فیزیە. خێرایی ڕووناکی 300,000 کیلۆمەترە لە یەک چرکە بەنزیک کراوەی، بەڵام خێرایی دەنگ لە هەوادا ئەکاتە 343 مەتر لە یەک چرکە لە پلەی گەرمی 20. هەردوو ژمارەکە بە شێوەی زانستی بنووسە. هەردوو ژمارەکە واتە 300,000 و 343، بەڵام پلەی گەرمی لێرە ئەوە تەنیا بۆ زانیاریە. ژمارە یەکەم 300,000 کو بە زانستی دەینووسم، دەبی ئەمن بینم فاریزەکەی لێرە دانێ. لەبەر چ لێرە؟ چونکە ڕێسایەکە ئەوهایە تەنیا یەک خانە یەک ڕەنووسم دەبی هەبی لە چەپی فاریزە، بەڵام بە هەزاران ڕەنووسم هەبی لە ڕاستی فاریزە کێشە نییە. ئەو ڕەنووسەش کە لە چەپی فاریزەیە دەبی هەمیشە گەورەتر بی لە یەک و گچکەتر بی لە 10، واتە نابی لە جیاتی ئەو سێ سفر هەبی. سفر ژمارەی تەواو نابی و 10 ژمارەی تەواویش نابی و لە گەورەتریش نابی، بەڵام یەک دەبی و 2 و 3 و 4 و 5 و 6 و 7 و 8 و 9. ئێستا ئەو فاریزە لێرە دانرا. وەختی خۆی فاریزەکە لە چێ بوو؟ ئەو ژمارە بێ فاریزە بوو، بەڵام هەموو ژمارەکانی تەواو فاریزەک هەیە لە کۆتایی کە دیار نییە کە نانووسرێ، واتە فاریزەکە لێرە بووە کاتی خۆی، بەڵام ئەمن دەیهینمە ئێرە بە چەند هەنگاو بە چەند خانە فاریزەکەم جوولاندەوە. ئەوە 2 خانە، ئەگەر ئەو هەدایان نێم، ئەوە 1 خانە، ئەوە 2 خانە، ئەوە 3، ئەوە 4، ئەوەش 5. بە 5 خانە فاریزەکە چووە لای دەستی چەپ، ژمارەکەش گچکە بەوە. مادەم بە 5 خانە گچکە بەوە، ناچارم ژمارەکەی جارانی 10 توان 5 بکەم. ئەوجا ئەو سفرانەی لە لای ڕاستی فاریزەینە دەتوانم هەمویان بسڕمەوە، ئەوەی ڕاستی بی فاریزەکەش دەتوانم لابم، تەنیا بنووسم 3 جاران 10 توان 5. ژمارەکەی دیکە هەم بۆ چ بوو؟ 343. فاریزەکەی لە چێدا دێنم؟ ئەو جارەی فاریزەکەی دەینمە ئێرە، ئەویش دەکا 3 فاریزە بە چەند خانە فاریزەکەم جوولاندەوە؟ بە 1 خانە و بە 2 خانە فاریزەکەی دەجوولێنمەوە، دەیهینمە لای چەپ، کەواتە دەبی جارانی چەندی بکەم؟ 2 خانە لێرە جارانی 10 توان 2. لەبەر چ هەتا بڕەکە بەهایەکە نەگۆڕێ، لەلایەک ژمارەکەی کەم دەکەمەوە، لەلایەک دیسان زیادی دەکەم بە گوێرەی چەند کەمم کردەوە، کەواتە نووسینەکە لێرە دەبیتە 3 جاران 10 توان 5، لێرەش دەبیتە 3 فاریزە 43 جاران 10 توان 2، بەڵام هەمان بەهایە. بگەڕێمەوە لای پرسیارەکان. پرسیاری ژمارە 5، ئەو وێنەیە بەکاربینە بۆ شیکارکردنی 2 پرسیاری 50 و 51. پرسیاری با تەمەشای وێنەکەی کەم یەکەم جار. لێرە دەربارەی هەندێک لە یاریگەکانی جیهانیە
ناوەکانیان لێرە نووسرایە، پاشان لێرە نووسرایە هێمای کورسی، ئەوجا هەر کورسیەک واتە 25,000 کورسی، واتە هەر کورسیەک کە لێرە نووسرابی دەکاتە جێی 25,000 کورسی یان کەس. ئەو مانای هەیە، ئەو وێنەیە. ئێستا تەماشای پرسیارەکەی کەم، پرسیاری 5 بە شێوەی زانستی ژمارەی کورسیەکانی یاریگەی ڕانیادۆ بنووسە. ئەمنیش دەچم تەماشای ڕانیادۆی دەکەم، دەژمێرم کورسیەکان 1 2 3 4 5 و 6. هەر کورسیەشی دەکاتە 25,000 کەواتە 6 جارانی 25,000 دەکەم، یان 25,000 جاران 6. 25,000 جاران 6 واتە ئەو یاریگەیە جێی 150,000 کەس دەبتەوە ئەگەر دانیشن، یان 150,000 کورسی هەیە. ئەو ژمارەیە کوو بنووسم بە زانستی، بە شێوەی زانستی، دەبی ئەمن فاریزە چی دانێم، لە چێ دانێم. فاریزەکە هەمیشە دەبی لە لای چەپی فاریزەکە تەنیا 1 ڕەنووسم هەبی، ئەویش گەورەتربی لە 1 کچکەتربی لە 10. بێگومان 1 ڕەنووس 10 نابیت. ژمارەکە ئەو هایلێدە دەبیتە. پاشان تەمەشا دەکەم ئایا ئەمن بە چەند خانە فاریزەکە بەخۆی لێرەیە لە ڕاستیدا، پاشان دێتە ئێرە بە چەند خانە فاریزەکەم جولاندیتەوە. 1 خانە 2 3 4 5 کەواتە دەبی ژمارەکەی جارانی داتوان 5 بکەم. ئەوجا ئەگەر بمەوێ ئەو سفرانە هەمووی لادەبەم، دەنووسم 1 ژمارەی تەواو 5، 1 فاریزە 5 جاران دەتوان 5، ئەگەر نا هەروە لێیان دەگەڕێم وەکو دیارە. ئەوە تەواو بووین لە پرسیاری 5. پرسیاری 51 ژمارەی کورسیەکان لە گەورەترین یاریگە بخەمڵێنە و ئەم خەمڵاندنە بە شێوەی زانستی بنووسە. ئێستا تەمەشای گەورەترین یاریگە دیارە ئەوە لە هەمویان گەورەترە، چونکە کورسیەکانی زۆرترن، کەواتە ئەگەر کورسیەکان بژمێرم 1 2 3 4 5 6 7 8 9 ئەوەش نیو کورسی، بەڵام چونکە نووسرایە بخەمڵێنە وای دادەنێم 10 کورسیە. 10 جارانی هەر کورسێک واتە 25,000 کورسی، هەر هێمایی واتە ئەمن 10 دەبیبینم جارانی 25,000 بکەم، دەکاتە 250,000. 25,000 جاراندا دەکات 250,000. ئەوجا ئێستا ئەگەر ئەو ژمارە 250,000 بە شێوەی زانستی بنووسم، دەبی فاریزە چی لە چێ دانێم، لێرە. بەخۆی فاریزەکە لە چێ بووە، لێرە بووە، دێتن لێرەدا دەنیشی لە مابەینی 2 و 5 بە چەند خانە چوە لای چەپ، 1 2 3 4 5 خانە، کەواتە جارانی داتوان 5 دەکەم. پاشان ئەگەر بمەوێ ئەو سفرانە هەمووی ڕەش دەکەمەوە، یان دەسڕمەوە یان لا دەبم. ئەو شێوە نووسینە واتە بە شێوەی زانستی.
ئەو پرسیارەش تەواو بوو. بێمە لای پرسیاری 52 تێکنەلۆژیا. لە ساڵی 2000 ژمارەی بژمێرەکان لە جیهاندا گەیشتە 579 ملیۆن. ئەو ژمارەیە بە شێوەی ڕەنووسی و بە شێوەی زانستی بنووسە. 579 بزانم دەتوانم بنووسم 579 ملیۆن بە شێوەی ڕەنووسی. 579 ملیۆن واتە 1 2 3 هەرچەندە باش نەبوو، باشتر بنووسم 1 2 3 1 2 3 واتە 6 سفری لە پێشە. ئێستا بمەوێ ئەو ژمارەیە وەکو بە شێوەی زانستی بنووسم، فاریزە چی دەینم لە چێی دادەنێم لێرە، چونکە دەبی یەک خانەم هەبی لە لای چەپی فاریزەکە. ئێستا بە چەند خانە ئەمن ئەو ژمارەم کچکە کردەوە. ئەگەر خانەکان بژمێرم سفرەکان ئەوە 6 خانە، بەخۆشم 2 خانەم هەیە ئەوە 8 کەواتە ژمارەکە دەبی جارانی چ بکەم 10 توان 8. ئەو جە پاشان کە ئەو هام کرد ئەو جا ئەو سفرانە لابم پێویست ناکە، ژمارەکە دەبیتە 5 ژمارەی تەواو و 79 جاران 10 توان 8. ئەو های لێدێ. دەبی لە تەنیشتیشی بنووسم ژمارەی کۆمپیوتەر لە جیهاندا، کۆمپیوتەر نا بژمێر، ژمارەی بژمێرەکان. پرسیاری 53 جوگرافیا. ڕووبەری کۆماری عێراق بریتیە لە 438,317 کیلۆمەتری دووجا. ئەو ژمارەیە نزیک بکەوە بۆ نزیکترین 100,000. پاشان ژمارە نزیک کراوەکە بە شێوەی زانستی بنووسە، کەواتە ئەو ژمارەی دەبی نزیککەمەوە بۆ نزیکەی 100,000. ئەمن دەبی بزانم کامە خانە 100,000. ئەوە خانە یەکانە، هەفتەکە خانە یەکانە، ڕاستە خانە یەکانە، یەکەکە خانەی دەیانە، خانەی سەدان، خانەی هەزاران، خانەی 10,000، ئەوەش خانەی 100,000. کەواتە چارەکەی دەبی نزیککەمەوە. مادەم چارەکەی نزیک دەکەمەوە چارەکەی دەنووسم، ئەو ڕەنووسانەی لە لای ڕاستی چارەکەی هەمویان دەبن بە 0 0 0 ئەوە 2 38ەکە بووە 0 3کەش بووە 0 1کەش بووە 0 7کەش بووە 0. پاشان تەمەشا دەکەم ئەو سێی ئێرە کە دەکەویتە لای ڕاستی چارەکە یەکسەر لە لای ڕاستی چارەکەیە، بێگومان هەمویان لە ڕاستی چارینە، بەڵام ئەوەی زۆر زۆر نزیکی چارە. ئەگەر ڕەنووسەکی گچکە بوو واتە لە 5 گچکەتر بوو، ئەو چارە نابی بە 5 گەورە نابی، هەروەکو خۆی دەمێنێتەوە، کەواتە ژمارەکە بووە 400,000. ئێستا 400,000 وەکو نزیکم کردەوە، ئێستا بە شێوەی زانستی دەینووسم 400,000 دەکاتە چ؟ فاریزەکەی دەبی لە چێ دانێم؟ دەبی لێرە دانێم، کەواتە 4 چونکە هەموو سفرە پاش فاریزەی پێی ناوێ فاریزەی چیت کە بنووسم، ئەو جاران چەند سفرە فاریزەکە واتە بە چەند خانە ژمارەکەم فاریزەکەم هینا لای دەستی چەپ بە 5 خانە، کەواتە 10
دەتوان 5 ئەوە بە شێوەی زانستی. 4 جاران دەتوان 5 دەکاتە 400,000. پرسیاری 54 هەڵا لەکوێدایە؟ دیار وتی شێوەی زانستی بۆ ژمارەی ئەو ژمارەی کوو بخێنینەوە ئەو سێە دابڕینی یەکان، ئەو سێش دابڕینی هەزاران، ئەو دووەش بە یەکەوە دابڕینی ملیۆنان. 56,320,000 ئەوەیە. هەڵا لەکوێیە؟ دیار ئەو ژمارەی بە زانستی نووسی ئەو های نووسی ئایا لەبەر چ هەڵەیە ئەو جۆرە نووسینە؟ هەڵەکە لەبەر ئەوەیە کە فاریزەکە لە جێی خۆی نییە، فاریزە دەبووە لێرە بی، چونکە ڕێسایەکە ئەو هایە کە تەنیا و تەنیا دەبی یەک ڕەنووس هەبی لە چەپی فاریزە. لێرە دوو ڕەنووس هەیە، لە دە گەورەترە نابی، ئەوە ناکرێ، کەواتە دەبی فاریزەکە لێرە بی. ئەگەر فاریزەش لێرە بوو دەبی، چونکە لێرە فاریزەکەم جوولاندەوە بە یەک خانە هینامە لای چەپ، دەبی ئەو شەشەش بە یەک زیادکەم، ئەوە تەواوە. ئەوجە دەبیتە نووسین بە شێوەی زانستی. نووسین بە شێوەی زانستی. 5 فاریزە 6 3 2. ئەوجا ئەگەر ئەمن هەر لێرە بنووسم، چونکە نەشم دەزانی ئەوەی ڕاستی دیار ڕاستی نووسی، باڵام با لێرە تەمەشاکەم. ئەوە 3 ئەوەش 3 ئەوە 6 ئەوەش 1 7 ڕاستە. ئەو ها دەنووسێ و پاشان دەنووسێ توان 7. ئەوەی ڕاستی بی دیار ژمارەکەی ڕاست نووسیە، واتە بەهایەکەی ڕاستە، بەڵام شێوەکەی ڕاست نەبوو. دەنا بەهایەکەی ڕاست نووسی بوو، هیچ کێشە نەبوو لە بەهایەکە. پرسیاری 25 شێوەی زانستی بۆ ژمارەکان یارمەتی بەراورد و ڕیزکردن لە نێوانیان دەدات چۆن؟ پرسیارە ئەمە زۆر باسم کردیە، پێویست ناکە لێرە باسی کەم. پرسیاری 56 بەرەنگاری شێوەی زانستی بۆ ئەو ژمارەیە بنووسە. ژمارەکەم هەیە 5 ژمارەی تەواو 32 بەش لە 100 کوو بە شێوەی زانستی بنووسم، چونکە شێوەی زانستی هەمیشە دوو بەشە، بەشەکیان ئەو هایە، بەشەکەی دیش دەبی هێزەکانی دا بەکاربێنم. لێرە ژمارەکە بەخۆی فاریزەکە لە جێیەکی باشە، کەواتە ئەمن بەشەکەی دی کوچاکەم 5 ژمارەی تەواو 32 دەتوانم جارانی چی بکەم؟ نەتوانم بیگۆڕم، کەواتە جارانی 10 توان سفری دەکەم، چونکە 10 توان سفر دەکاتە 1، کەواتە ژمارەکە هەروەکو خۆی دەمێنێتەوە. ناتوانم فاریزەی بگۆڕم، چونکە فاریزە لە جێی خۆیتی جێی باشە، کەواتە دەیکەمە 10 توان سفر، چونکە هەر شتێک توان سفر بی دەکاتە 1. پێدا چوونەوە لێرە بەراورد بکە ئەو هێمایی دانێ، ئەگەر لە ڕاست بیخینەوە لۆچەپ دەکاتە بچووکترە لە هێمایەکە، هەمیشە ئەو لایەکە کرایتەوە دەبی بەرامبەری ژمارە گەورەکەبی، ئەو لایە بەرامبەری ژمارە گەورەکە بیواتە. ئەمن ئەگەر 3 هەبوو 5شم هەبوو، چونکە 5 گەورەیە کە هێمایەکەی دەنووسم دەبی لایە کراوەکەی بەرامبەری 5 بی. ئەگەر هێمایەکەم ئەوها نووسی ئەگەر 5 ببورن، ئەگەر 5 لەو لایە بە
سێ لەولایە بە ناچارم ئەو هێمای بنووسم ئەوها بینووسم چونکە لایە کراوەکەی دەبی بەرامبەری ژمارە گەورەکەبی. ئەوجا خینەوەکە ئەوەی ڕاستی بی بە کەیفی خۆمە دەتوانم لە ڕاست بیخینمەوە 5 گەورەترە لە 3 دەتوانم بخینمەوە 3 بچووکترە لە 5 کاتە خینەوەکە ئەوەندە گرنگ نییە بەڵام چونکە کوردی لە ڕاست دەخینینەوە لۆ چەپ کەواتە ئەو ژمارەی هەمیشە ئەوها دانرایەکە ناوی بچووکترە لە ئەوەش گەورەترە لە کەچیوەش نییە ئەوەش یەکسانە بە. ئێستا ئەمن دوو ژمارەم هەیە و بەراوردیان دەکەم. یەکەم شت دەبی بەراورد کەم ئایا ژمارەکان هەمان ڕەنووسیان هەیە. لێرە تەمەشاکەم 3 ڕەنووس لێرەش 3 ڕەنووس لێرەش 3 ڕەنووس ئەوەش 3 ڕەنووس کەواتە هەمان ڕەنووسیان ژمارەی ڕەنووسەکان هەمانە وەکو یەکە. ئێستا بەراورد دەکەم لە چەپەوە لۆ ڕاست 4 وەکو یەکە هیچم پێ ناکرێ. ئەوجا 8 وەکو یەکە. ئەوجا پاشان 9 ئەویش وەکو یەکە. پاشان 5 وەکو یەک نییە 7 گەورەترە لە 5 کەواتە ئەو ژمارەی لای ڕاست هەمووی گەورەترە لە ژمارەی لای چەپ. ئەو هێماییدا دەنێم کە لایە کراوەکەی بەرامبەری ژمارە گەورەکەیە لایە تیژەکەشی بەرامبەری ژمارە بچووکەکەیە. دەخینمەوە ئەو ژمارەیە 4,897,204 گەورەترە لە 4,895,190. لێرە دیسان ئەو دابڕێنە ئەو دابڕێنە ئەو داوڕێنەش ئەو دابڕێنە ئەو دابڕێنەش ئەو دابڕێنە کەواتە باشە دەتوانم بەراورد بکەم. 133 وەکو یەکە هیچم ناتوانم بزانم کامەی گەورەیە. 099 زەردەکە 099 ئەویش وەکو یەکە. پاشان 588 600 گەورەتر لە 588 یان ئەگەر ڕەنووس بە ڕەنووس 6 گەورەترە لە 5 هەتا ئەمن لە دەستی چەپ ژمارە هەبی ئەوان بەراورد دەکەم. ئەو زەدێمە لای ڕاستواتە من هەشتەکەی بەراورد ناکەم لەگەڵ سفرەکەی ئەوە زۆر هەڵەیە. ئەمن هەمیشە لە چەپەوە دەست پێ دەکەم بەراورد دەکەم کەواتە 600 گەورەترە لە 588 کەواتە ئەو ژمارەی لای چەپ گەورەترە ژمارەی لای ڕاست بچووکترە هێمایەکەش ئەو هێمایەیە. پرسیاری 59 چاناکەم زۆر ئاسانە 3 جاران 3 جاران 3 وەکو هێزیش بینوسین هەر زۆر ئاسانە 3 توان 5 لێرەش 10 توان 4 13 توان 3 ئامادەکردن پرسیاری 62 ئەنجامی لێکدانی ئەو ژمارەیە چەندە؟ چونکە لێرە 4 سفرم هەیە واتە ئەو فاریزەیە بە 4 خانە دەچیتە لای ڕاست. ئەمن 2 خانەم هەیە 2 دیش دروست دەکەم واتە فاریزەکە دێتە ئێرە لێرەش لا دەکەوی لێرە نامێنێ دێتە ئێرە واتە ژمارەکە دەبیتە 3 0 6 2 0 0 ئەو فاریزە هەبوو نەبوو لێرە ئەوە کێشە نییە. ئەگە بیخینمەوە کو دەخینمەوە 306,200 کامەیە 306,200 306,200 ئەوە ڕاستە. ئەوەش هەڵەیە ئەوەش هەر هەڵەیە ئەوەش هەر هەڵەیە 306,200 چونکە بە 10,000 گەورە دەبی بە خۆشی سی تەواو دەبیتە
10,306 لاپەڕا 19 تەواو بوو. دێمە کۆتایی ئەوانەیە دەربارەی نووسین بە شێوەی زانستی و هەروەها بەراوردکردن هەتا وانەیەکی نوێ هەر بژی.